کەسێک کە ئیدعای عەدالەتی کۆمەڵایەتی و ئازادی دیموکراسی مافی مرۆڤەکات ئیمڕۆ هاتینە بەردەم دەرگاکەی لە 2014 ئێمە داوای حەق و مافی خۆمانەکەی لەم پرۆژەیە و ئێمە شاسوار عەبدولواحید بە کەسی یەکەمی ئەم پرۆژەیە زانین چونکە ئێمە وەختی خۆی کە پرۆژەکە دەست بەکار بووە شاسوار لە NRTەوە ڕکلامی بۆ پرۆژەکە کردووە و ئێمە دەزانی خەڵکی تر لە پشتی پرۆژەکەیە بەڵام شاسوار عەبدولواحید بە دەرەجە یەکەم بەرپرسە لە خواردنی پارەی ئەو خەڵکە. کاک شاسوار ئێمە ڕێزی لێگرن پێ دەڵین کاک شاسوار تۆ حیزبێکە دروست کردوڵی من ژیانی خەڵک باشەکە من خۆم 2011 2012 کرێگاری ئیشم کردو ئەم پارەیە خۆتە پرۆژەکەی تۆوە 8 ساڵەیەک دینارمان وەرنەگرتووە 30,000 پارەی بۆ ملیۆنێک بمایە بە ئاو سەقاتی ئەوە خێرمە کرد یعنی ئێمە هاتوون بەهێمنانە هاتوین مزاراکەین و دای مافی خۆمانەکەین بەڵام تۆ چەندەها پیا و لەناو گوندڵمانە دانا و هاتوون پەلاماری ئێمایان و هاتوونەتە ناو خۆپشاندانەکە و خۆپشاندانەکە ناشینەکەن و بە ئاقارێکی کایە